مانگی ئۆکتۆبەر مانگی هۆشیارکردنەوەی خانمان لە شێرپەنجەی مەمک. شێرپەنجەی مەمک نەخۆشیەکە کە تیایدا خانەکانی مەمک بە شێوەیەکی زیاد لە پێویست و لە دەرەوەی کۆنتڕۆڵی جەستەی مرۆڤ زیاد دەکەن. ئەم نەخۆشیە لە هەردوو ڕەگەزی ژنان و پیاوەندە ڕوودەدات، بەڵام زۆرینەی توشبووانی ئەم نەخۆشیە خانمانن. ئەگەر بێت و شێرپەنجەی مەمک چارەسەر نەکرێت، ئەو خانانەی کە بە خانی شێرپەنجەی ناسراون دەگوازرێنەوە بۆ بەشەکانی دیکەی لەش. تەندروستی نەخۆش لە بارێکی جێگیرەوە بەرەو بارێکی ناجێگیر دەبات. لە کاتی باسکردنی نیشانەکانی توشبوون بە شێرپەنجە زوو دەستنیشانکردن زۆر گرنگە، یارمەتی زوو چاکبوونەوە دەدات. ئەم شێرپەنجەیە سەرەکی ترین هۆی لە دەستدانی ژیانی ژنانی تەمەن 20 بۆ 50 ساڵە. ئەگەر زوو پێبزانرێت بە ئاسانی چارەسەر دەبێت. چەند نیشانەیەک خانمان لە توشبوون بە شێرپەنجەی مەمک ئاگادار دەکاتەوە. سنگی کەسی توشبوو گەرم دادێت و سوور دەبێتەوە و ئازاری زۆر دەبێت بە بەردەوامی. بەردەوام کەسەکە حەز دەکات دەست بە مەمکیدا بهێنێت و بیخورێنێت. ڕەنگی گۆی مەمک دەگۆڕێت و شەق دەبات یان گرژ دەبێت. خوێن لە هاتن یان داخورانی گۆیەکانی مەمکەکە و دەچێت بەناودا. لیمفی ئاوساو دروست دەبێت لە ژێر مەمکدا. لەوانەیە ئافرەتان هەندێک جار بڵێن ئەمە چەوری زیادەیە، کاتێک پێستی زیاددا لەسەر سنگیان دروست دەبێت، بەڵام ئەمەش نیشانەیەکی دیکەی نەخۆشیەکەیە.